پەرستاندنی سەرکوت لە کوردستان و ئێران وەڵامی دەسەڵات بۆ قەیرانی گشتگیری کۆمەڵایەتی. لە هەفتەکانی ڕابردوودا شەپۆلێکی نوێ لە سەرکوتی ڕێکخراو لە کوردستان و ناوچەکانی دیکە ئێران دەستی پێکردووە. شەپۆلێکی کە ڕەهەندەکانی نیشانی دەدەن کە کۆماری ئیسلامی هەوڵ دەدات بە پەنابردن بۆ تونترین ئامرازەمنیەکان هەر چەشنە جموجۆڵێکی ناڕزایەتی خامۆش بکات. دەست بە سەرکردنی بەربڵاو، دادگایکردنی نمایشی، پەروەندەسازی لە ژێر ئەشکەنجەدا، دەرکردنی سزای قورس و جێبەجێکردنی سزای لە سێدارەدان، هەمویان بەشێکن لە سیاسەتێکی کە ئامانجەکەی بریتیە لە دروستکردنی ترس و ڕێگریکردن لە شکڵگرتنی ناڕزایەتی بەربڵاوی جەماوەری. بە پێ راپۆرتەکان تەنیا لە چەند ڕۆژی ڕابردوودا لانیکەم 5 هاوڵاتی کورد لە بۆکان، شنۆ، مەهاباد و سنە لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتەوە دەست بەسەر کراون. مەسعود ئالانی کۆنەقەڵا، ئاماند سلێمانی، ئیسماعیل بادسار، زەکەریا بادسار و داریوش ڕەحیمی لە زمرەی ئەو کەسانن. داریوش ڕەحیمی وێڕای هەڵکوتانە سەرماڵەکەی بەو پەڕی تونند و تیژی لەلایەن هێزەمنیەکانەوە و بەبێ هیچ ڕوونکردنەوەیەک دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازراوەتەوە. تا کاتی بڵاوبوونەوەی ئەم هەواڵە هیچ زانیاریەک سەبارەت بە شوێنی ڕاگرتن، تۆمەتەکانی یان هەوکاری دەست بەسەرکردنی ئەم کەسانە بڵاو نەکراوەتەوە. ڕەفتارێکی کە نیشان دەدات کە دەستگای ئەمنیەتی ڕژێم تەنانەت پابەندی لانی کەمە یاساییەکانی خۆیشی نییە. ئەم شەپۆلی سەرکوتە تەنیا دەست بەسەرکردن لە خۆ ناگرێت. لە مەهاباد لقی یەکەمی دادگای شۆڕش بە سەرۆکایەتی دادوەر سیامی 16 هاوڵاتی بە کۆی گشتی بە 77 ساڵ و 9 مانگ زیندانی تازێری مەحکوم کردووە. ئەو تۆمەتانەی کاڕاستێ و کەسانە کراون بریتین لە چالاکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە قازانجی حیزبەکان و تەبلیغ لە دژی نزام، تۆمەتگەلێکی گشتی ناڕوون کە ساڵانێکە وەکو ئامڕازێکی سەرکوت بەکاریان دەهێنێت. عەبدوڵڵا هۆشمەند و عەبدولڕەحمان قووە هەر کامیان بە 7 ساڵ و مانگێک زیندانی مەحکوم کراون و تۆمەتبارەکانی دیکەش لە 5 ساڵ و مانگێک تا چەند مانگ زیندانیان بەسەردا سەپێنراوە. ئەم کەسانە لە سەردەمی دەست بەسەربووندا ئەشکەنجە دراون و لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر پەیوەندی لەگەڵ بنەماڵە و چاوپێکەوتن بێبەش کراون. پێشێلکاریکی ئاشکرای مافە مرۆییەکان و یاساییەکان کە بووەتە ڕەوتێکی جێگیر لە هەڵسوکەوت لەگەڵ چالاکوانانی مەدەنیدا. هاوکات جێبەجێکردنی سزای لە سێدارەدان لە ئاسی وڵاتدا زیادی کردووە. ئەگەرچی لە سێدارەدان لە سەرەتای دامەزراندنی کۆماری ئیسلامیەوە بەردەوام یەکێک بووە لە ئامڕازە سەرەکیەکانی سەرکوت، بەڵام بەردەوامبوونی لە دۆخی ئێستادا ڕاستەوخۆ پەیوەندی هەیە بە قەیرانی ئابووری و کۆمەڵایەتیەکانەوە. ڕژێم بەباشی دەزانێت کە گوشاری گوزەران، بێکاری، بەربڵاو، دابەزینی بەهای دراوی نیشتیمانی و بێتوانایی خەڵک لە دابینکردنی سەرەتاییترین پێداویستیەکانی ژیان کۆمەڵگەی خستۆتە لێواری تەقینەوە. لەمڕۆوە بە توندکردنەوەی کەشی ئەمنیەتی و زیاترکردنی لە سێدارەدانەکان هەوڵ دەدات بەر بە ئەگەری سەرهەڵدانی ناڕزایەتی بەربڵاو بگرێت. بەڵام پرسیاری سەرەکیەوەیە ئایا کۆماری ئیسلامی دەتوانێت بە زیندان، ئەشکەنجە و لە سێدارەدان بەر بە ڕق و تووڕێی خەڵک بگرێت کە ژیانیان بە بارمتە گیراوە؟ ئایا دەتوانێت پاشەکشە بەو کرێکارە بکات کە چەندین مانگە حەقدەستی پێنەدراوە یان ئەو گەنجە خوێنەوارەی کە ئاسوی داهاتووی لێڵ و نادیارە؟ ئایا دەتوانێت ملیۆنان پەراوێزنشینی کە تەنانەت لە سەرەتاییترین خزمەتگوزاریەکانی شارنشینی بێبەشن و بەردەوام لەگەڵ مەترسی وێرانکردنی سەرپەناکەیان بەرەو ڕوون بێدەنگ کات؟ ئەزمموی 100 ساڵی ڕابردووی ئێران لە بزوتنەوەکانی شارەوە بگرێت تا ناڕزایەتیە کرێکاری خوێندکاریەکان نیشان دەدات کە وەڵامی ئەم پرسیارانە نەخێرە. ناڕزایەتی دەربڕین بۆ کۆمەڵانی خەڵکی وەزاڵە هاتوو نەک بژاردە، بەڵکو پێویستێکی حاشە هەڵنەگرە بۆمانەوە. کۆماری ئیسلامیش ئەم ڕاستی دەزانێت و هەر بۆیەش کوردستانی زیاتر لە هەر ناوچەیەکی دیکە میلیتاریزەتر کردووە. کوردستان لە دەیەکانی ڕابردوودا یەکێک بووە لە ناوەندە سەرەکیەکانی خەبات و خۆراگری مەدەنی و سیاسی و ڕژیم بەباشی دەزانێت کە هەر چەخماقەیەک لەم ناوچەیە دەتوانێت ببێتە هۆی شەپۆلێکی سەرتاسەری. لەمڕۆوە دەستگای ئەمنیەتی ڕژێم بە هەستیاریکی تایبەتەوە کرێکاران، خوێندکاران، چالاکوانانی مەدەنی و کەسایەتیە ناسراوەکانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی خستۆتە ژێر چاودێری. دەست بەسەرکردنەکانی ئەم دوایانە سزای قورس و گوشارە ئەمنیەکان هەمویان بەشێکن لە سیاسەتی کامانجەکەی بریتیە لە ڕێگریکردن لە ڕێکخراوبوونی ناڕزایەتیەکان و پەچڕاندنی ئەڵقەی پەیوەندی نێوان چالاکوانانی کۆمەڵایەتی. بەڵام ئەم هەنگاوانە نیشانەی هێز و دەسەڵاتداری ڕژیم نین، بەڵکو نیشانەی لاوازی و ترسێتی لە ئەگەری سەرهەڵدانی ناڕزایەتی جەماوەرێکی کە ئیتر هیچ شتێکیان بۆ لە دەستدان نەماوە. لە ئاوە دۆخێکدا نابێت ڕێگە بدرێت ڕژێم قەیرانی ئابووری و تێچووی سیاسەت ناوچەیەکانی خۆی بخاتە سەر شانی خەڵکی هەژار.
پەرەسەندنی چەساندنەوەی کرێکاران، کەمکردنەوەی خزمەتگوزاریە گشتیەکان و زیادکردنی باجە ناڕاستەوخۆکان هەمویان بەشێکن لە سیاسەتێکی کە ئامانجەکەی بریتیە لە گواستنەوەی باری قەیرانەکە بۆ سەرچینە هەژارەکان. ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەمڕاوتە پێویستی بە شکڵگرتنی تاکتیکی کاریگەر و هەماهەنگ هەیە. یەکێک لە کاریگەرترین ئامڕازەکانی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ سەرکوت و بوشاری ئابووری بریتیە لە مانگرتنی گشتیم ناوچەیی، مانگرتن بە پێچەوانی ناڕزایەتی سەرشەقام کە بە خێرایی سەرکوت دەکرێت، توانا و پۆتەنسیێلی ئیفلیشکردنی دەستگای ئابووری و ئیداری ڕژێمی هەیە، مانگرتنی بەربڵاو لە ناوەندەکانی کارخانەکان، زانکۆکان و خزمەتگوزاریەکانی شار دەتوانن توانای هێزە سەرکوتگەرەکان بێکاریگەر بکەن و ڕژێم ناچەر بە پاشەکشە بکەن. ئەزمموی وڵاتە جیاوازەکان نیشانی داوەکە مانگرتنی ڕێکخراو دەتوانێت تەنانەت سەختترین حکوومەتەکانیش ناچار بە قوبوڵکردنی ویست و داواکاریەکانی جەماوەر بکات. ئەمڕۆ زیاتر لە هەر کاتێکی تر پێویستە کە هێزە کۆمەڵایەتیەکان، کرێکاران، خوێندکاران، چالاکوانانی مەدەنی و جەماوەری خەڵکی ناڕازی لە هەوڵ یامەدەکاری بۆکردەوە گەلێکی لەو چەشنە بن. شەپۆلی سەرکوتی ئێستا ئەگەر چی قورس و بێبەزایانەیە، بەڵام نیشانەیەکی ڕوونە لە ترسی ڕژیم لە داهاتوویەکی کە دەزانێت تێیدا توانای کۆنتڕۆڵکردنی ناڕزایەتیەکانی نابێت. تووڕەیی و بێزاری جەماوەر کە ڕیشەی لە دەیان ساڵ نائەدالەتی، هەڵاوەردن، گەندەڵی و سەرکوتدایە، زوو یان درەنگ ڕێگەی خۆی دەدۆزێتەوە.